خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژدا باس لە بابەتی ئەوی ئەوترێ دەست بەتاڵی یان ئەو فەراغی لە ژیانی ڕۆژانەمانە هەیە جا لە هەر تەمەن و لە هەر کاتێکا بێ بۆ نمونە ئێستا قوتابیان کە لە تاقیکردنەوەی کۆتایی وەرزان دوای چەند ڕۆژێکی تر خوێندن کۆتایی دێ دەست بەتاڵە بن یان هەر کەسێکی تر لە هەر تەمەنێکا بێ بار هۆکارێ بێ کە دەستی بەتاڵە بێ بزانین چۆن سوود لەم کاتانەی دەست بەتاڵی وەربگرین و گرنگە بەڕاستی لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا کات زۆر گرنگی پێدراوە چەندەها پەندیش لە عەرەبی و لە کوردی لەسەر کات هەیە فەرمودەیەکی شیرینی پێغەمبەر صلی الله علیه و سلم من دقەکەیم بە تەواوەتی ئێستا حالێن بیر نەماوە بەڵام باسیەوە کە ئینسان دوو نیعمەت هەیە لی سوودمەند نابێ لی بەهرەمەند نابێ تاوەکو لە دەستیانەدا ئەویش سەحەت و فەراغەوە تە تەندروستی و ئەو کاتی لە بەردەستیایەتی تاوەکو ئەم دوو ینی لە کاتێکا کە تەندروستە کاتە نەخۆشەکەوێ ئەنج ئەزانێ کوردوتەنی قەدری عافێتی لەش ساغی چۆنە یا کاتێک کە ئەوەندە سەرقاڵە لای خۆمان کوردوتەنیڵێ مەجالم نییە سەری خۆشم بخورێنم ئەنج ئەزانێن ئەو نیعمەتەی کە هەندێک کاتی هەیە بە زاییداوەکو فەراغ چ نیعمەتێ بۆ لە دەست خۆی داوە ئێمە لەسەر سوود وەرگرتن لە کاتەکانی دەست بەتاڵی لە ستۆدیۆکانمان لە هەولێر و میوانداری زۆر بەڕێز ڕێکان عەبدوڕەحمان ڕێنمایی کاری دەرونیمان کردووە کە بەسپاسەوە لەگەڵمانایە کاک ڕێکان سڵاوی خوارد لێبێت لەسەر ئەم تەوەرەیە ئێمە چۆن سوود لەو کاتە بەتاڵانە وەربگرین کە لە ژیانی ڕۆژانەماندا بۆ مودەی چەند مانگێک یان چەند ڕۆژێک دێتە بەردەمانیان گەنجی وا هەیە هەر قوتابخانە تەواو بێت تا قوتابخانە ئاکرێتەوە بەڕاستی دەستی بەتاڵە و هیچ کار و کاسب و هیچ ئیشێکی نییە خۆی پێوە مەشغوڵکە چۆن سوود لەم کاتانە وەرگرین بەڵێ سەلام ڕەحمەتخوای لە ئێوەی بەڕێز و بینەرانیش بێ بێگومان پێشەوەی باسی بکەین چۆن سوود لە کاتی دەست بەتاڵی وەرگرین بڵین کاتی بەتاڵی چییە کاتێک کە ئێمە دەست بەتاڵی مانای چییە دەکرێت بڵێن کات لە هەموو بوارەکانی زانستدا لە هەموو لقەکانیشیاندا شتێک نیە بە ناوی وەستانی کات یعنی شتێک نە بە ناوی کات ڕاوەستێ کەواتە ئەوەیە کە ئێمە لەو کاتانەدا کاتەکان بەهادار ناکەین و چاڵاکی ئەنجام نادەین واتایەکی دیکە کات بە فیڕۆ دەدەین و بە هەمان شێوە بەو بابەتانیان و بشتانی یان لەگەڵ ئەو کەسانە دەبین کە پێیان دەڵێن دزی کات ئەوانە کە کاتمان لێ دەبە کەواتە کاتی دەست بەتاڵی ئەوەیە کە ئێمە سوود و دەرفەتی ئەو کاتە بەباشی وەرناگرین و ناتوانین بەرهەمدار بین تێدا کەواتە توانین بڵێن چۆن بتوانین ئەو کاتانە بەرهەمدار بکەین چۆن ئەو کاتانە سوود لێ وەربگرین بێگومان یەک لە خاڵە هەرە بەهێزەکان کە من دەمەوێت بیڵم لە بەرنامەیە و بینەرانی جوان لێبێ بریتێلەوەی کە ئێمە کار لەسەر خاڵە بەهێزەکانی خۆمان بکەین لە ژیانماندا ئەو خاڵە بەهێزانەی کە دەتوانین سوودیان لێوەگرین بۆ ژیانمان وەکو توانەکانمان وەکو حەز و خولیاکانمان وەکو تەڵەبانەی کە ئەو قوتابیانێک کە مەسەلەن هاوینان کە دەخوێنن دەکرێت بچنە خولێکی کە سوودی لێ ببینن دەکرێت بچن ئەسسواری بکەن دەکرێت بچن مەلەوانی بکەن ئەو وەرشانە کە سوودی لێ دەبین ئەو شتانە حەزیان لێیە بەمان شێوە سوودیشی هەیە زۆر لایانی دیکەشەیە کە توانین سوود لێوەگرین بەڵام کۆی گشتی ئەو قسانە لە سوودوەرگرتنە لە خاڵە بەهێزەکانی خۆمان لە حەز و خولیاکانی خۆمان زۆر باشە ئێمە زانین ینی مرۆڤ و تایبەتمەندی هەیە جیاوازە هەر کەسە و حەز و خولیایەکی هەیە جا پرسیارەکە لێرەیە چۆن ئەو حەز و خولیایە بەکاربێنێ بۆ ئەو کاتە بەتاڵانی کە هەیەی ئایا بۆ نمونە ئەو کاتە بەتاڵی کە من هەمە پێویستە بۆ منە هەمومان بەکاری بین بۆی زمانێکی تیا فێربینیان ئەوە تا گەشتێک بکەین یان ئەمە دەکرێت بە پێی پێویستی مرۆڤەکە بە پێی حەز و خولیاکەی ڕێکی بخا لە ژیانە و سوودی لێ ببینێ بەڵێ بێگومان هەر مرۆڤێک جیاوازە و هەرچینی و توێژێک بە تایەتی مەسەلەن توێژی گەنجامانەیە ئەوانەی کە کار دەکەن هەرێک بە شێوەی خۆی سوود لە کار وەربگرێت من یەک شت هەیە دەمێت ئەو خاڵە سەرچەکان بڵێم کە یانی سوودێکی تەواو بگەێنێ هەر کاتێک ویستمان لە ژیانمە سوود وەرگرین با کتێبێک لە پێشمان بێ با کتێبێک لە لامان بێ یعنی یەک لە یعنی چەند ساڵێکە بەپێی ئەو ئەزمونەی کە خۆم هەمە دەکرێت کەسانی زۆر لە منیش با بڵێن ئەزمونداتر و باشتر هەبن
بەڵام لەو چەند ساڵە من ئەوەم بۆ دەرکەوتووە مرۆڤ لە ڕووی زانستی دەرونیشەوە نیشانەکان دامن لە دەوری خۆی یان ئەو شتانەی دەیەوێت سوودی لێوەربگری بیکاتە نیشانە بۆ نمونە کتێب من زۆر پێم سەیرە لە زۆر شوێن کە پێویستە کتێب هەبێت بوونی نییە یان خەڵک کە کاتی دەست بەتاڵ دەبێت خێرا دەست دەبا بۆ مۆبایلەکەی بۆ ئایپادەکەی یان هەر هەندێک کە لە دەستێتی با بچێت کتێبێک دابنێ مەسەلەن لە شوێنی چاوەڕوانی لە ناو پاس لە بۆ نمونە لە سەرتاشەکان لە هەر شوێنێ چونکە کاتێک زەین چۆنە شتێکیە من زۆربەی دایک و باوەکان یعنی نەمبینیوە بە دەگمەن کە باوکو دایکە شتێکی کرده بێ منداڵ لاسایی نەکردبییتەوە بە پێی تیۆری بیردۆزی لاساییکردنەوە بیدۆزی نمونەی باڵا منداڵەکە لاسایی داک و باوەکی کردەوە زۆر جار بینیومە داک و باب ئەمە خۆشمان کە کتابمان خوێندیتەوە منداڵەکە لەگەڵمان کتابی خوێندیتەوە یعنی چی بکەین بۆ ئەوەی سوود لەو کاتە بەتاڵان وەگرین ئەو شتانێک کە باشن کە پێڵە خوی باشی پێ دەڵێن لە ڕووی زانستی دەرونیەوە بیان کەینە پێشچوی خۆمان وەکو دەڵێن نیشانەیە ها لە ڕووی خوا ئەتۆمیەکان پێڵێن نیشانە بۆی دایمە لە پێچاومان بن کاتێککە لە پێچاومان دەبن ئەتوانین سوودێکی باشیان لێوەگرین کتێبە زانیاریە با بڵێن هاوڕێ باشەکانمانە کە لەگەڵەن کات بەسەر ببین گشتی ئەو بابەتانە باشە ئەکرێ بڵین لەو کاتانەیە کە ئەگەر ماوەکە ماوەیەکی کاتی بێ بۆ نمونە بەنی با نمونونەکەوا بینەوە کەسانێگەن ئیشانەیە ڕۆژانە سەرقاڵت بەژغوڵن بەس بۆ نمونە جەژنی قوربان لە پێشە چەند ڕۆژێک پشووەرەگرن یان بە هەر بابەتێکی دیکە چەند ڕۆژێک لە ماوی مانگەکەیە یا لە ماوی وەرزەکەیە پشووەرەگرن ئەکرێ ئێمە ئەم کات بەتاڵیە ئەم پشووە وەکو دەرفەتێک بقۆزینەوە بۆ نمونە پلانی کاری داهاتووی تێدا دابنین بەڵێ لە زانستی دەرونی گەشەپێداندا خاڵێکی زۆر گرینگە ئەویش بریتێ لە دانانی کات بۆ پلان یعنی چەند ئەوەندەی پلان جێبەجێ بکەیت دا ئەوەندە کاتدانان بۆی گرینگە کە ئێمە کاتێک دابنێ پلانەکانمان جێوەجێ بکەین بە هەمان شێوە کاتێک کە ئێمە دەمانەیە شتێک ئەنجام بدەین مەسەلەن لە کاتی بەتاڵ بۆ من ئێمە با بڵێن سەرۆکی خێزانین یان کەسێکین کە مەسەلەن بە پرسیارەتیمان هەیە دەکرێت هەندێک ڕۆژماوەی کە پشوێکی باشی لێ بدەین هەوڵ بدەین کاتەکانمان لەگەڵ خێزان بەسەر ببین یعنی یەک لەو مشکیلانە یەک کێشانی ئێستا سەردەمی ئێستادا ئەوەیە کاتە بەتاڵەکانمان بە شتێک پڕ دەکەینەوە یاخود کاتەکانمان دەکەینە شتێک کە پێویست نییە و بە پێچاوانشەوە یعنی مرۆڤێک گەر مەسەلەن چاوەڕی خواردم کات دەزداتم مۆبایلەکەی بۆی خواردنەکە ئامادە بێت نەک دوو قسەی خۆش لەگەڵ منداڵەکەی لەگەڵ خێزانەکەی لەگەڵ دایکی لەگەڵ باوکی بکات یعنی دووبارە ئەوەش بابەتێکی ترە یاخود مەجلیس کە پێشتر دەکرێت بڵین ئەو بەهانەمە یعنی یەکەی لەو بابەتانی کە زۆر گرینگە ئێمە کاری لەسەرکەین بابەتە ڕۆحی و بابەتە خێزانی و تا کۆتاییەکانە یعنی ئێستا وای لێ هاتوو مەجلیس و کۆبوونەوە نەماوە یان کەم بووە مرۆڤ ئەو کاتێک کە دادنیشێ لە ناو کۆمەڵە خەڵک زۆر سوود وەردەگرێت و دوور دەبێت لە فشارە دەرونیەکانی کاتە بەتاڵەکان لە شتی باش بەسەر دەبا یعنی ئەگەر سوودانێک کە کاتی بەتاڵ هەیتی مرۆڤ دەکاتە کەسێکی ئامانزدار مرۆڤ لە ڕووی فشاری دەرونی قەلەقیەوە دوور دەخات یعنی تۆ وەرە جیاوازی بکە لە نێوانەوە کەسێک کە بە مۆبایلێک یاخۆت بە شتێک کە سوودێنە یاری ئەلکترۆنەکانی زۆر یعنی با بڵین زیان دەگەیەنێ لە جیاتەوەی کە قسە لەگە کەسێک دەکەی یعنی ئێمە ئەو منداڵانەی کە زۆر جار خۆیان گرتووە بە شاشە ئەلکترۆنیەکان یعنی بۆ نمونە ئەو منداڵانەی کە زۆربەی جار کاتیان بەو بابەتانە بەسەر دەبەن زۆر جار تێکەڵاوی کۆمەڵایەتیان نییە لەگەڵ ئەوانی دیکە وای لێ هاتووە منداڵە ناتوانێت کالێکێکی باش لەگەڵ ئەوانی دیکە بکە ناتوانێت قسە بکە ناتوانێت لە خوێندنی باش بێ ناتوانێت هەست و سۆز خۆی دەڕبڕێ ینی ئەو منداڵان زۆربیان کە پێی دەڵێن ئاڵوودەبوو بە شاشەی ئەلکترۆنی ئەو منداڵان ناتوان لە ڕووی هەستۆزەوە باشی مامەڵە بکەن لەگەڵ ئەوانی دیکە کە یەکێکە لە زۆرە زیرەکەکان کە زۆ گرینگە بۆیە ئەوەش دووبارە لایەنێکی تر ئەبێ گرنگی پێ بدرێ لۆیە ئەگەر دەتەوێت سوود وەگری لە کاتی بەتاڵ هەتا لە جۆژنە و بۆنەکان لەگە خێزانەکەت بە بەڕای من زۆر باشە ئەو مرۆڤانەی یان بڵێن ئەو کەسانی کاریان هەبێ یاخود کەسانێک کە کاریان نەبێ دەبینین هەردووکیان بەشی خۆیان یانی دەست بەتاڵیان زۆرە
جا بێگومان ئەوانشی کە کاریان هەیە ئەین سەرڕاوی سەرقاڵی ڕۆژانیان هەیە هەر بەشێکیان ئەمێنێتەوە بۆ دەست بەتاڵی جا پرسیارەکە لێرەیە زۆرێک ینی سەرڕای ئەوەی ئەو دەست بەتاڵیان هەیە ناتوان سوودی لێبینن ئەو هۆکارانە چینکەوە کا لە تاکێک نەتوانێت سوود لەم دەست بەتاڵیە ببینی هەر لە خۆ ئەگەربوونە بەتاڵیکیشی هەبێ ینی تیامێنێ نازانێت چی بکە کاتەکەی هێرا بە فیرۆچە و ئەنج دوای بیرێکەوێتەوە کە بۆچی نەیتوانێت سوود لەو کاتەی ببینێ بەڵێ بێگومان کۆمەڵێک هۆکار هەیە یعنی دەکرێت بڵێن یەک لەوانە بێپلانیە بێپلانیەکە لە گرفتە گەورەکانی مرۆڤ لەو سەردەما لەبەرەوەی کۆمەڵێک هۆکارکەن تەرکیزی ئێمە دەبەنە ئەو لە پەرچ و بڵاوی دەکەنەوە بێگومان مرۆڤ بێپلان بێ بۆ شێوەی بەسەردێ یعنی تۆ من هەموو جارێ لەگەڵ قوتابیەکانەوە دەڵێم ئەگەر تۆ ئەگەر مەسەلەن بێت بێ قوتابخانیان بتێ بچیەوە ئامانجەکەت ئەوەی بچیتەوە ماڵەوە لێک ڕێگە بەڵام ئەگە ئامانجەکەتەوە نەوێ بچیتەوە ماڵەوە یان دیار نەوێ بچێت شوێ نازانێت چێوە دەچی ناو هەموو شار دەگەڕێی گەڕانێکی زۆر دەکەیت ینی نازانیت چێوە دەچی لە هەموو شتێک وایە بۆ هات دەڵێ ئەو شەمەندە فەرێک کە لە سکەکەی خۆی لادا نازانێت چێوە دەچێت بەمان شێوە بابەتێکی تر نەبوونی هوشیاریە گەنجەکانمان ئێستا نازان بەهای کات چییە بەشێک لە گەنجەکانەوە گرفتیان هەیە نازانن کات ئەوەندە گرینگە ینی من هەموو جارێ لەگەڵ هاوڕێیانم لەگەڵ قوتابیانم لەگەڵ ئەو کەسانێک کە قسە دەکەم یعنی دەڵێم هەتا ئەوانەی بێکاریشن دەڵێم کاکە تۆ شتێکت هەیە کە کەس نیەتی ئەویش کاتە سەرمایەکی یەکجار گەورەی مرۆڤ کە کاتە زۆر جار هەیە بەهۆی کاتەوە ینی هەندێک کار هەن بەهۆی کاتەوە بەهۆی ئەزمموی زیاترەوە لەو کارە کە بە سەرچوونی کات بە ڕۆشتنی کات تۆ ئەو کارە ئەزمموی لێوەیەکی سوودی لێوەی کەواتە سەرمایەکە تۆ بەخشیوتە کەسانی کاری خۆبەخشی دەکەن لەوانە پێیان وابێ کە پارەوە ناگرن تەواو بەڵام لێرەدا ئەوان کاتێکی خۆیان دەبەخشن شتێکی خۆیان دەبەخشن بۆیە ئەو یەک لە هۆکارانی کە نازان بەهای کات چەند گەورەیە کە خۆی گەورە سوێندی بەکات خواردەوە لە قورئانی پیرۆزدا بە هەمان شێوە گرفتە دەرونیەکانی زۆر جار تاک بەهۆی بێزاریەوە بەهۆی قەلەقیەوە بەهۆی فشارەوە دراوەکەوە گوتمان بەهۆی گرفتەکان ڕۆژانە غەمۆچی هەر یەک لە هۆکارانە تووشی دووچاری ئەوە دەبێت کە کاتی بەتاڵی نازانێت چی لێ بکە کاتی بەتاڵی بۆ دروست دەبێت بێتاقەت دەبێت مرۆڤ هەیە لە بەهۆی گرفتە دەرونیەکانەوە لە شوێنی خۆی هەڵناسێ لە خەو زۆر دەخەوێت زۆر دەخێ ئێستا باسی ڕۆتینی ڕۆژانە دەکەین یعنی شێوازی ژیان کە زۆر گرینگە ئەوە زۆر گرینگە یان بەسە لە مرۆڤێک دایمە سەری سەر موبایلە من قوتابیم هەبووە خەڵکی دیکە ئاڵودە بۆ بە شاش ئەلکترۆنەکە ئالودە بۆ بە یاریەکان یعنی دایمەند خەوی نەبووە شتی نەبووە ئێمە کارمان لەگەڵ کردیا کە بگەڕێتەوە باری ئاسایی و کەمتر کاتی پێ بەسەر بە یان با بڵێ ئەو خۆی با بڵێ ئەو خۆ نەرێنی ئەو خۆ خراپەی چارەسەر بکە بە ماشێوە یعنی ئەو نیشانەی کە لە کەسێک خۆی بە دوورگێت یان کاتی بەتاڵی بەشتی باش بە سوودە نەگەست زۆر خەوت یان نازم هەر هۆکارێکی دیکە دەبێت دایک و باوکان ئەو کەسانی کە دڵسۆزینە وریابن ڕەنگە پێویستی بەوە بێ کە مەسەلەن قسەی لەگەڵ بکە یان پیشە ڕێنماییکارێکی دەرونی بدرێ بە هەمان شێوە نەبینینی توانای خۆی نەبینی تواناکانی وەک باسمان کرد کە مەسەلەن حەز و خولاخانی خۆی نەبینێتەوە ئەوش هۆکارێکی ترە بەمان شێوە نەزانینی ئەوەی کە چی بکات بەمان شێوە کار نەکردنە لەسەر خۆی هەم دووبارە شتێکی شەیە پێی دەڵێن شێوازی ژیان زۆربەی جار دەست بەتاڵی لە شێواز ژیان کە دووبارە دەچێتەوە سەر بێپلانی وەکو خەو خواردن ڕۆتینەکانی ژیان کە زۆر جار مرۆڤ بە شێوازێکی ناتەندروست بەکاران دێنێ مرۆڤ هەیە ئەوەندە دەخوا ئیتر خەوی لێ دەکرێت تااقەتی نامێنێ مرۆڤ هێشتی بێسوود دەخوا خواردنی زۆر دەخوا خەوی درەنگات بە درەنگی دەخەوی دووبارە ئەوە شتێکی دیکە بیرکردنەوەی باش نییە یعنی من هەموو جارە لەگەڵ قوتابیەکانم لەگەڵ ئەوانی تر دەڵێم کاکات وریابە لەگەڵ چێ یعنی ئاو هەند جارە وەکو براگ یعنی وای لێ دێ دەکچە باری ئامۆژگاری بزان لەگەڵ چێ هەڵدەستی و دانیشی بزانە سەیری چ دەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەموو ئەوانە بێئەی تونە یعنی ژینگەی تونە زۆر بە وریایی بەکاریان بینە زۆر بە وریایی لەگەڵیان بە یعنی لە هەر شتێک یعنی ئەو جلەی لێبەری دەکەی ئەو کەسەی لەگەڵی لەگەڵ ئەو شوێنەی لێی دەژی هەمویان ژینگەی تون هەمووان بیرکردنەوەی تو دروست دەکەن دوازە کە بیرکردنەوەی تو کەسایەتی تو دروست دەکەن بۆ ئەوەش دووبارە هۆکارێکی ترە ڕۆتین ڕۆژانەمان خراپە زۆربەی جار گرفتە دەروونیەکان تاک زۆر جار مرۆڤەکان دەڵێن تااقەتم نییە هێزم نییە تووڕەمە نازانم چی عەسەبیات ئێستا مرۆڤ ئێستا عەسەبیە مرۆڤ ئێستا تووڕەیە لەبەرەوەی خەوی باش نییە لەبەر بیرکردنەوەی باش نییە دەبینی لە هەرێمی کوردستان کەم ئێمە مرۆڤ دووچاری کۆمەڵی گرفتی دارایی و گرفتی دەرونی و تا کۆمەڵایەتینا
مرۆڤ تووڕەیە لۆ لەبەرەوەی نازانە ڕۆتین ڕۆژانەی باشی چا بکە. ئێمە زۆر جار لەگەڕ وەکو ڕێنمایی کاران کە دێنە کردمان کەیسەکان ئەوانە کە لە ڕێی پزیشک یاخود چارەسەرکارن پێیانڵێن ڕۆتین ڕۆژانە چا بکە، بیرکردنەوەکانت چارەسەر بکە، واز لە بیرکردنەوەی نەرێنی بێنە، چەمکەکانی خۆ چاکە. مەسەلەن مرۆڤێکی هێدایمە چەمکی ئەو چەمکانە بەکاردێنی لەگەڵ خۆی کە نەرێنین، مەسەلەن من کەسێکی خراپە، من کەسێکم توانام نییە، من کەسێکم ینی لێ یەکەم جار یەک خاڵم باس کرد بەڕێزان، کارکردن لەسەر خاڵە بەهێزەکانی خۆتە. پێم وایە با بڵێن کۆی گشتی بابەتەکەمان کارکردن لەسەر خاڵە بەهێزەکان دەکرێت سوودێکی هێزار زۆر بگەێنێت. باش کاک ڕێگان وەکو ڕێنماییکارێکی دەرونیم تا چەند ئەو کەسانەی کە دەست بەتاڵیانێەوە کاتی بەتاڵیان زۆرە و بەرهێنانی تیاناکەن و خۆیان سەرقاڵ ناکەن بە بابەتێکەوە لە ڕووە دەرونیەکەشەوە زەبریان پێیەگە، ینی کاتێککە ئینسان ئەوەندە کاتی بەتاڵ بوو بە بیرکردنەوە بە کۆمەڵێک ئەوەی ڕۆتیناتی ژیان کە باست کرد، خەو و خواردنی تێگەچێ، شەو بە خەبەرە ڕۆژ ئەخەوێ ژەمەکانی لە کاتی خۆیانە، تا چەند ئەم دەست بەتاڵیە ئەم کات زۆریە بۆ هەندێک کەس کە نازانێەوە بەرهێنانی تیا بکە تووشی زەبی دەرونیەکە لە ئەنجامە. بەڵێ بێگومان یەک لەو بابەتانەی کە زۆر گرینگە باسی ڕۆتی ڕۆژاشمان کرد بەمان شێوەش هەمویان دەستنە بابەتی کات بەتاڵیان کاتی دەست بەتاڵی. بێگومان یەکێ لەو گرفتانەی کەم بۆ مرۆڤ دروست دەبێ بێ میزاجیە. مرۆڤ میزاجی نامێنێ، ینی ها لە ئینگلیز پێیان نەموت میزاج ئەو کەسە نامێنێ، بێ میزاج دەبێت تایمە تووڕە عەسەبیە لە کەسانی دەوروبەری لە خۆوە هەست بە تووڕەیی دەکە. ئەوە لایەنێکە کە زۆر گرفتی دروست دەکە. بێگومان ئەوانە نیشانەی گرفتی دەرونی، نیشانەی فشارە، نیشانەی دڕاوکێنە، نیشانەی غەمۆچینە. هەندێک دەکرێت ئەها ئەگەر زۆر بەردەوام من دەکرێت پێویست بکات ڕەوانەی لای چارەسەرکاریان ڕێنماییکارێکی دەرونی بکرێت. بێمیزاجی کەسەکە، تووڕەیی کەسەکە، غەمباری کەسەکە، دوورەپەرێزی کەسەکە، دووبارە هەرێک لەوانە گرفت دروست دەکەن. ینی ئەدای خراپی کەسەکە لە کارکردنی، ئەدای خراپی کەسەکە لە خوێندن. ڕێنماییکاران دەبێت و دایک و باوکانیش سەرنجی منداڵەکانێ بدەن کە کاتێک یەک لە نیشانانی کە لێ دروست بوو، یان کاتێک کە منداڵەکەی زۆر جار گرفتە دەرونیەکان دەست بەتاڵ دروست دەکە، زۆر جار دەست بەتاڵی و یاخود کات بەسەرم بە شتانێکی خراپ یان شتانێک کە سوودی کەمە یان شتانێک کە گرفت لەو مێشک دروست دەکەن، دایک و باوک دەیەک سەر دەست بەجێ بستە سەر بابەتەکە و ڕێگە نەدەن بەردەوام بی. ئەوە زۆر گرنگە، ینی زۆر جار ئەوە ڕوودەدات دەبێتە هۆی گرفتە دەرونیەکان. بە هەمان شێوە فشاری دەرونیش لەوە شەوە دروست دەبێ، ینی بێتاقەتی کەسەکە تااقەتی نابێت کار ئەنجام بدا، خەوی ناڕێک دەبێت دووبارە. ئەوەش زۆر جۆرێک لە خەوەی پێڵێن تێکچوونی خەو یان زۆر ئەو جۆرە نەخۆشانە کە بڕەتی بە گرفتی خەوە هەیە. ینی خەڵکمان هەیە لە خەو هەڵدەسێ شەوان دەڕوات، ینی ئەوانە هەموو هۆکاری گرفتشارەکانی ڕۆژانن، هۆکاریەوە مرۆڤ نازانێت لە شتێکی باش. خەوە خراپەکان ینی خەوە نەرێنەکان زۆر جار مرۆڤ خەوی ناخۆشە بینێ. خەوەکان چین؟ خەوەکان بیرکردنەوەکانی ڕۆژانە زۆر جار بەشێک لە خەوەکان بیرکردنەوەکانی ڕۆژانەیە. تۆ نەخەوت باشە بە ئەو بەڕێزە هەر کەسێک هەر تاکێک خەوەکی باشی نییە، بیرکردنەوەکی باشی نییە، دەستە هەر شوێنێ تووڕەیە لەگەڵ کەسێک کێشە دروست دەکا، بەمان شێوە خواردنێکی زۆر دەخوا، بێگومان مێشک بۆی ئێمە پارێزێ خەوی ناخۆش دەبینین بۆ ئەوەی چۆن چونکە لەلایەنێک سوودی هەیە بۆمان، چونکە ئەو گرفتانەی ڕۆژانە ئەو ڕۆتینە خراپانی ڕۆژانە ڕێگەی خەوە دەیەوێت وەکو میکانیزمێکی پاراست بمان پارێزێ. بەڵام ئەوەش دیسانەوە لایەنێکی تری خراپ، چونکە لایەنێک تری نەرێنی، چونکە زۆر جار زەبری دەرونی لە کاتی خەوە دروست دەبێ. یعنی مرۆڤ دەبێت زۆری یابێ هەتا لە کاتی خەویشە کە ئەتو ڕۆتین ڕۆژانت باش نەبی تووشی گرفتی خەو دەبی، تووشی گرفتی خەوی ناخۆش دەبی، تووشی زەبری دەرونی دەبی لە ناو خەو. بۆیە ئەوەش دیسانەوە لایەنێکی ترە. بەڵێ وەکو وتمان ئەو گرفتە دەرونیانە یان نەخۆشە دەرونیان هەر شتێک تێکچوون و گرفتە دەرونیەکان کاریگەری دەکەن سەر دەست بەتاڵی، بەماشە دەست بەتاڵیش کاریگەری دەکاتە سەرەوەی کە ئێمە تووشی گرفتی دەرونی بین. بۆ زۆر گرنگە باڵانس لە ژیانی خۆماندا بنین، هاوسەنگیەک هەبێ بۆی ئەو گرفتان تووشمان نەبێت. زۆر باشە. پێشنیارت چییە بۆ کەسانەی کە دەست بەتاڵیان زۆرە؟ دەکرێت لە چیەوە دەست پێ بکەن و یان گۆڕانکاریە بکەن؟ ئەو کاتانیان بە چی پڕ بکەنەوە؟ بەڵێ یەک لەو خاڵانە بریتە لە پلاندانەی ڕۆژان لیستێک دروست بکەین،
لیستێک لە ڕۆژانە کارەکە مەسەلەن شەر نییە مەرز نیە یەکسەر ئەو کارانە ینی بە زۆری بینە کەسەی بەرهەمدار و کاتی خۆمان بەرهەمداری کاتی خۆمان بە سوود بەسەر بین دەکرێت سەرەتا لیستێک بنووسین بۆ 3 کار ڕۆژانە یەکێکە لەوانە کارەکان بچوک بچوک دەکەینەوە ئەوە فشارکەم دەکاتەوە وا دەکات کاتە بەتاڵەکان بە باشی پڕکەینەوە ئەوە خاڵیەکەم پلاندانی ڕۆژانە وگوتمان لیستکردنی کارەکانمان باشەوە فێرکردنی گەنجەکانمان ڕێن ڕێنمایی کاران دایک و باوکان مامۆستایان مامۆستایانی ئاینی بەوەی کە کات چەند گرینگە بەوەی بەهای کات چەند زۆرە مرۆڤ بەهۆی کاتەوە زۆر شت بەرزدێنێت کات سەرمایی ژیانی ئێمە یعنی وەک باسم کرد مرۆڤێکە پێی وایە پارە لە شتێک وەرناگرێت بەڵام سەرمایەکی گەورەی هەیە ئەویش کاتە ئەوە دووبارە لایەنێکی دیکەیە بەوەی کە کات بەسەربردن لەگەڵ خێزانەکانمان گرنگی پێدانیان ئەوەش دیسان لایەنێکی ترە بەمان شێوە کاری خۆبەخشی کاری خێرخوازی ئەوەش سوودێکە کاتوو هەم دنیا هەم لە قیامەت سوودی لێ دەبین دووبارە کۆمەڵایەتی بوون و هاوڕێ دەکرێت کاتە بەتاڵەکان لەگە هاوڕێک بەسەر بین کە هەم سوودمان پێ بگەێنێ هەم لەگەڵمان هاوسۆز بێ هەم کاتێک کێشەمان هەوێت لەگەڵی قسە بکەین دووبارە ئەوەش لایەنێکی ترە ئێمە سوودی لێ دەبینین یعنی هەوڵدا مرۆڤ یەک شت بکە بەهاکانی خۆی لە ژیانی دروست بکە ئامانجەکانی خۆی لە ژیانی دروست بکات بنەماکانی ژیانی خۆی دابنێ ئەوانە هەموو لایانی بەهاماشەوە ئەمانە هەموو دەبنە پلانی استراتیژی کەسەکە یعنی پلانێک استراتیژی کەسەکە خۆی دابنێ بەهاکانی خۆی ئامانجەکانی خۆی بەمان شێوە خۆەکانی خۆی چارەسەر بکە خاڵە بێزەکانی خۆی چارەسەر بکە ئەوانە هەموو پلانێک استراتیژی خۆینە دەکرێت وال لێ بکەن سوودی پێ بگەێنن بێتە هۆی ئەوەی کاتە بەتاڵەکانی لەشی باش بەسەر بە چکە لەو کاتەشەوە بەهۆی ئەوەشەوە گەنج هەم لە ڕێگەی کەسانی دیکە فێ بکرێت هەم خۆشی خۆی پەرە پێ بدا و خۆی گەشە پێ بدا ئەو کاتە بەهای کاتی بۆ دروست دەبێت لەشتی زیان کە بێگومان ئامانجی گەورەی هەمومان ڕەزامەندی خۆی گەورەیە کە ئامانجە گەورەشمان زانین کە پێش هەمویانە ئامانجە گشتی گەورەکەی هەمومان کاتە دەزانێت کات چەند گرینگە دەزانێت ئامانج خۆی دادنێ ئەم هەم جای لەگە قوتابەکانەوە باز دەکەم کە ئەو ئامانجە گەورەی و ئەو لایەنە ڕۆحیەمان زانی لە هەموو ڕوواکانی دیکەش ئەمەتوانین بەرەو پێش چین و چارەسەرین بێگومان یەک لەو بابەتانش کاتی دەست بەتاڵیە سپاس بۆ بەڕێز ڕێکار عەبدوڕەحمان ڕێنمایی کاری دەرونی کە لەم تەوەرە لە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ کاتێک پێ